سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕایگەیاند دێبڕینی موچە لەو موچە خۆرانەی کە دوو موچەیان وەرگرتووە لە پێش 1 2020 ڕادەگیرێت و چیتر لیان وەرناگیرێتەوە، بەڵام هەر فەرمانبەرێک لە دوای 1 2020ەوە دوو موچەی وەرگرت بێت موچە زیادەکەی لێوەردەگیرێتەوە و تەنیا 1 موچەی وەردەگرێت. ئەمەش لە کاتێکدایە پێشتر حکوومەتی هەرێم بڕیاری دابوو هەر موچەخۆرێک کە دوو موچەی هەیە و پێش 1 2020 ڕای نەگرتووە سەرجەم موچەکانی لێوەردەگیرێتەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ئاشکرای دەکات ژمارەیەک لە نەخۆشخانە تایبەتەکان پارەی زیادەیان لە هاوڵاتیان وەرگرتووە، دەژڵێت لە بەرامبەردا ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت و سەرجەم پارە زیادەکەشیان لێوەرگیراوەتەوە و دەگەڕێنرێتەوە بۆ هاوڵاتیان. لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا دوای کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان، دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند دوای لێکۆڵینەوە بۆمان دەرکەوتووە لە نەخۆشخانە تایبەتەکان پارەی زیادە لە هاوڵاتیان وەرگیرا و سەرپێچی بڕیار و ڕێنماییەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستی کراوە. ئاشکراشی دەکات کۆی ئەو پارەی لە هاوڵاتیان بە زیادە وەرگیراوە بریتە لە 710 ملیۆن دینار کە نزیکەی 480,000 دۆلارە. سەرجەم ئەو پارەیەش بۆ هاوڵاتیان دەگەڕێنرێتەوە. وەزیری تەندروستی هۆشداریشیدا لەوەی بە هیچ شێوەیەک جارێکی دیکە ئەوە قوبوڵ ناکەینەوە تەرم بە کەسوکاری قوربانیان نەدرێتەوە تا ئەو کاتەی پارە بە نەخۆشخانەکە دەدرێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاشکرای دەکات دۆخی کۆرۆنا لە پارێزگاکە زۆر خراپە و نەخۆشخانەکان هەموو پڕبوون لە نەخۆش باز لە ئامارێکی مەترسیداری خۆکوتانیش بە ڤاکسینی کۆرۆنا دەکات. ئەمڕۆ دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاند تەنیا لە 13 خەڵکی پارێزگای سلێمانی خۆی کوتاوە، ئەوەش بە ڕێژەیەکی زۆر کەم و مەترسیدار ناودەبات. باسی لەوەش کرد وەرگرتنی ڤاکسین ڕێگەیەکی گرنگ و کاریگەرە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا، چونکە بەپێ راپۆرتی تەندروستی جیهانی و راپۆرتە تەندروستیەکان ئەوانەی ڤاکسینیان وەرگرتووە پارێزراون لە کۆرۆنا و لە نەخۆشخانە داغڵ نابن. گشتی دۆخی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی زۆر خراپە و ڕۆژانە خەڵکیان لە دەزەدا بەهۆی نەبوونی جێگە لە چاودێری وردەوە، نەخۆشخانەکان هەمویان پڕن و ئیمکانێتی ئێمەش مەحدودە، لەوە زیاتر ناتوانین خزمەت گوزاری دەستەبەر بکەین، بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم بە زووترین کات خۆیان بکوتن و خۆکوتانەکە ڕزگاریانەکە لەو مردنە. پارێزگاری هەولێر ڕایگەیاند هەر ماڵێکی زیانەکەوتوو لە پرۆژەی زێڕینستی بڕی 3000 دۆلار قەرەبووی دەدرێتێ، هەر ماڵێکیش ئۆتۆمبیلەکەی زیانی بەرکەوت بێت بۆی چاک دەکرێتەوە. ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاند حکوومەتی عێراق بڕی 3 ملیارد دیناری وەک قەرەبوو بۆ زیانلەکەوتوانی لافاوەکەی هەولێر ناردووە، ئەوانیش لەسەر بنەمای ئەو پارەیە قەرەبووی زیانلەکەوتوان دەکەنەوە. وتیشی هەر ماڵێک کە زیانی بەرکەوتووە بڕی 3000 دۆلاری پێدەدرێت، ئەوانەشی زیان بە ئۆتۆمبیلیان کەوتووە ئۆتۆمبیلەکانیان بۆ چاک دەکرێتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوەرن.